یا سکچوونێک 3 ڕۆژ زیاتر بخایێنێت و تای زۆر بەرز بێت. هەر تێکچوونێک لە ژمارەی دانیشتن یا لە چۆنێتی پیسایی هاتنە خوارەوەکە بە سکچوون حسابەکرێت لە ڕاستیە. سەرەتا سکچوون بۆ خۆی کە پێناسەی ئەەکەین لە شخصێکە بۆ شخصێکی کە ئەگۆڕێت. ئەگونجێت کەسێک هەبێت بە ئاسایی ڕۆژانە یەک جاردا بنیشێ، کەسێکیش هەبێ هەزۆر بە ئاسایی ڕۆژانە 2 جاردا بنیشێ، کەسێک هەبێت 2 ڕۆژ جارێک دابنیشێ و هەر هەمووشی ئاساین. بەڵام لەم نۆرمە ئاسایی خۆی بۆ هەر کەسێک ئەگەر زیاتری کرد ژمارەی دانیشتنەکان چوونە سەر ئاوەکانی زیاتری کرد ئەو کاتە تۆ علامەتێکی استیفهام دانی لەسەر ئەگونجێت ئەمە سکچوون بێت. یەکێک لە پێناسەکانی سکچوون ئەوەیە کە زوو دانیشتنی هەبێت کەسەکە. دانەی کە لە پێناسەکانی سکچوون ئەوەیە کە با بڵین جۆری ئەو پیسایی کە ئیکات شل ببێتەوە تا ڕادەی ئەوەی کە هەندێک نەخۆشێ دێڵێ وەکو ئاو دێتە خوارەوە. ئەتوانین زۆر بە کورتی بڵین هەر تێکچوونێک لە ژمارەی دانیشتن یا لە چۆنێتی پیسایی هاتنە خوارەوەکە بە سکچوون حسابەکرێت لە ڕاستیە. ئیتر ئەگونجێت کەسێک مەسەڵەن پیسایی زۆر ڕق بۆ بێسا شل بۆتەوە هەر ئەتوانی وەکو سکچوون پێناسەی بکەین یان ژمارەی دانیشتنەکانی زیادی کردەوە هەر پێوترێ سکچوون. خۆی پۆلێنی سکچوون بە چەند شێوەیەک ئەکرێت بۆ نمونە. یەکێک لەوانە ئایا ئەم سکچوونە ئەگونجێت علامەتی هەبوونی ئیلتیهابێکی ڤایرۆسی یا بەکتریایی بێت، یان ئەم سکچوونە ئەگونجێت هۆکارێکی بڵێنتری لە پشتەوە بێت جگە لە ئیلتیهابات. باشە بە جۆری کە پۆلێن ئەتوانی بکەین سکچوونمان هەیە کورتخایەنە هەر سکچوونێک کەسێک تووشی بێت و کەمتر لە 28 ڕۆژ یان بڵێن مانگێکی پێ بچێت ئەمە پێڵێن سکچوونی نادرێژخایەن یا بڵێن سکچوونی کورتخایەن بە کورتەکەی. بەڵام هەر سکچوونێک مانگێک زیاتری پێچوو پێوتری سکچوونی درێژخایەن. بەپێی ئەمانە ئەتوانین بیر لەوە بکەینەوە کە ئایا سەبەبەکانیان چین و چینین. سکچوون هەیە ئازاری لەگەڵایە، سکچوون هەیە بێ ئازارە. طبعاً ئەوەش پێمانە لە پۆلێنێکی هۆکارەکانمان بۆ کە کامیان چه هۆکارێکی هەیە و ئەوانەی کە بێ ئازاریشن هۆکارەکانیان چییە. هەر بۆ نمونە لەم وەرزەیە کە بیدایەتی وەرزی پاییزە، یەکێک لە ئەو پەتایانەی کە زۆر بڵاوە لە ناو خەڵکیدا هەبوونی سکچوونە. هەندێک کەس سکچوون بە تەنیانێکیان سکچوون و ڕشانەوە بەیەکەوە ئەگرن، هەندێکیان تایان لەگەڵایە، هەندێکیان تایان لەگەڵانی، هەندێکیان ئازاری ناوسکیان هەیە، هەندێکیان نیانە. بەس بەگشتی هۆکارەکە بریتە لە هەوکردنی ڤایرۆسی کە ئەم جۆرە سکچوونە عادەتەن لەبەر ئەوەی ماوەیەکی کورتخایەن ئەخایەنن زۆربەی زۆریان بەس بە وەرگرتنی بڵین مغەزی یعنی ئاو و ئەگەر ڕشانۆشتی هەبوو عیلاجی دژە ڕشانۆشتیشی بۆ بەکار بهێنرێت چاکە بنەوە. بەڵام گروپێک لە خەڵکمان هەن کە بەڕاستی پێویست دەکات مادەی دژە بەکتریا ئەنتیبایۆتیکیشی لەگەڵا بەکار بهێنرێت، بە تایبەتی ئەوانەی کە سکچوونیان هەیە و خۆیان لە ئەسڵا بەرگری لەشیان لاوازە بەهۆی دەرمانەوە بێیا بەهۆی نەخۆشیەوە، یا سکچوونێک 3 ڕۆژ زیاتر بخایێنێت و تای زۆر بەرز بێت، یا سکچوونێک خوێنی پێوە بۆ ئازاری زۆری لەگەڵا بێت. لەم کاتانەی باشتر وایە بیر لە بەکارهێنانی دەرمانی دژە بەکتریا بڵێن ئەنتیبایۆتیک بکرێتەوە. یەک شت زۆر گرنگە مەڕاستی هاوڵاتیانی خۆشەویستی ئەمە بیزانن، ئەویش ئەوەیە کە هیچ جۆرە سکچوونێک چی درێژخایەن بێت، چی کورتخایەن بێت، چی زۆر کەم بێت، چی زۆر بێ، باشتر وایە لەژێر چاودەری پزیشکی پسپۆرە ئەم کاری بڵین چارەسەر وەربگیرێت. بۆ چونکە هەندێک جار هۆکاری سکچوونەکە ئەگونجێت بە هیچ شێوەیەک عیلاقی بە ئیلتیهابی بەکتریا و ڤایرۆسیەوە نەبێت. ئەو کاتە لەوانەیە بەکارهێنانی دەرمانی دژە زیندەگی یا دەرمانی دژە بەکتریا و ئەنتیبایۆتیک ئەوەندەی زەرەر لە نەخۆشەکە بدە ئەوە سوودی پێنەگەیەنێت. هەندێک کەسمان هەن هەستیاریان هەیە بە کۆمەڵێک خواردن، هەرچەندە لە مناڵدا زیاترە ئەم جۆرە هەستیاریە، بەڵام بێگومان لە گەورەشە جاری وایە هەستی پێکرێت. بۆ نمونە مادەی شیرمان هەیە، چارەسات بە تایبەتی باەم و جەماعەتەکەی مادەی هێلکە خواردنە دەریاییەکان ئەگونجێت لە هەنێک کەسە جۆرێک لە سکچوون دروست بکات کە جاری وا هەیە لەبەرەوەی نەخۆشەکە یا کەسەکە نازانێت هۆکارەکە چیە، لەوانێت درێژەش بخایێنێت هەتاوەکو ئەو لەحزەیە کە ئەدۆزرێتەوە هۆکارەکە چی و توانێت چارەسەر بکرێت. هەر بە وازێنان لە
ئەو خواردنەی کە بۆتە هۆی سکچوونەکە جاری وایە چارەسەر بێت. کۆمەڵێکی کەشمان هەن هەستیاریان هەیە یا بڵێن بەدهەرسیان هەیە بۆ مادەی فرۆکتۆز کە عادەتەن ئێمە لە میوە شیرینەکانە ئەیبینین، بۆیە جاری وایە ڕێنماییان ئەەکەین کە هۆکارەکانی کە هەمووی ئێگلاکراوە ڕێنماییان نەکەین کە واز لە میوە شیرینەکان بێن و بۆ ماوەی 2-3 هەفتەیەک چاودێری خۆیان بکەن بزان بەوازهێنان لەو مادانە باشە بەنیانە. ئەگەر هەر گومانمان زۆر بوو طبعاً پشکنینی تایبەت هەیە ئەتوانێت بکرێت بۆ کەسانە بۆی دڵنیا بینەوە کە ئایا ئەم هەستیاریە هەیە یان نییە. زۆربەی زۆری کاتەکان سکچوون هۆکارێکی ترسناکی لە پشتەوە نییە، بەڵام هەر سکچوونێک زیاد لە مانگێکی پێچوو، هەر سکچوونێک کەم خوێنی دروست کرد، هەر سکچوونێک کێشدابەزانێکی زۆری دروست کرد و کێشی نەگەڕایەوە تەبیعی، هەر سکچوونێک لە کەسێکە ڕوویدا کە خۆی لە ئەساسە مەسەلەن کەسەکە شەکرەی هەبوو یا نەخۆشیەکی بەرگریکەمی هەبوو باشتر وایە زۆر بەجددی بەداداچوونی بۆ بکرێت. سمارت وەرچەرخانە.